بەناوی ورشوانە وابزانم و جەلالم جارە ئامادەکاریمان نەکردبوو وەڵا جەلال تۆ ڕێکخینە لە مێژە لێرن زۆر باش بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵم لەگەڵ هاوکارم کاکشوان ئەمڕۆ لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگەوابەتی نوێ لە پەیامی ڕۆژ هیواخوازین تا کۆتاییش لەگەڵمانە من لە بەرەوە دووتەوەری بۆمان ئامادەکردن دووتەوەری زۆر گرنگ و پڕ لە زانیاری زۆر سپاس کاک جەلال بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ دوو بابەتمان بۆ ئامادەکردوون بابەتی یەکەمیان نووسەر و هەروەها شرۆڤەکاری با بڵێن شرۆڤەکاری کتێبی نەخۆشیەکانی ئومەت لێرەیە کەوا مەتنێکەیە کتێبێکی نووسراوە لێرە شرۆڤەکارەکەی ڕاوەکارەکەی کە قسە و باس لەسەر ئەو کتێبە دەکەین لەسەر گرنگیەکانی بۆ ئێستای کۆمەڵگای کوردی وومەتی ئیسلامی بە دیاریکراوی بە زمانی شیرینی کوردی چاپ کراوە بۆی زیاتر کتێبەکە بناسیین و هەروەها گرنگی و بابەتی ناوڕۆکی ناو کتێبەکەش. جیاواز لەمە بابەتێکی دیکەمان هەیە قسە لەسەرەوە دەکەین بزانین ڕاگەیاندن چۆن ڕایگشتی دروست دەکا کە ڕەنگە بڵێم ئەگەر ئەمە بە نەخۆشی ناوی ببێنی شوان یاخود بە بابەتێکی گەرم کە ناوە ڕاگەاندن وای کردووە بچووکترین حەدەس لە کۆمەڵگەی ئێمەدا ببێتە ڕایگشتیەک دروست لەسەری دروست بێت لە هەرێمی کوردستاندا با بزانین لایەنە سلبی و جابیەکان و چۆنیەتی دروستکردنی ڕایگشتی لە ڕێگەی ڕاگەاندنەوە چۆن دەبێت کەمە بابەتی دووەمی بەرنامەکەمان دەبێت. بەڵێ دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لە بەعزیزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە قسە و باس لەسەر ئەم پەرتوکاکەین کە بەدەستبنەوەیە بە ناوی نەخۆشیەکانی ئومەت نووسەری مەتنەکەی سەلاحەددین ئەحمەدە و هەروەها ڕاوەکار و لێکدانەوەی زۆر بەڕێز مامۆستا ئارام محەممەد تۆفیقە کە ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا زۆر بەخێر بن. سپاسان دەکەم گەڕای پیرۆزباییمان لە بە چاپگەیاندنی بەرهەمەکەتان لەشتان ساغ بێ ئەگەر پێناسەیەکی ئەم کتێبەمان بۆ بکەیت کە بەدەستی منەوەیە نەخۆشیەکانی ئومەت. بەڵێ بسم الله الرحمن الرحیم سڵاو لەزمێ بۆ بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام و بۆ ئێوە ئەم کتێبە دیارە بریتی بوو لە کۆمەڵێک نزیکەی لە 90 مەتن بۆ کاتێکە برای بەڕێز مامۆستا سەلاحەددین کە ئینجازەی ئەم لێ وەرگرت کە مەتنەکانی شەرحکەم کۆمەڵێک مەتن بوون زۆشتی جوان بوون تایبەت بە نەخۆشیەکانی ئومەت. دیگە وەکو پێناسەی بکەین توانم بڵێم کتێبێکە توانیمە تاڕادەیەکی باش دەست بخەمە سەر ئەو نەخۆشیانەی کە ئەمڕۆ ئومەتی ئیسلامی پێوە گرفتارن چ نەخۆشیەکان نەخۆشی فکری بن تەلادانی فکری وە چ نەخۆشیێک بن پەیوەندیان بەلانی کردارەکەی ئێمە مسلمانەوە هەبێ وە چ ئەو نەخۆشیانەش کە پەیوەندی بە کۆی گشتی ئومەتی ئیسلامی هەوێت جا چ نەخوێندەوار چ خوێندەوارەکەی تقریبا ئاوا دابەشم کردو بەس سێ بەشدا
زۆر باشە نووسەرەکەی یەک بەرگەوانێ بەڵێ یەک بەرگە بەڵێ یەک بەرگەتوان بیکەمە دوو بەرگ چووکە من تقریبا 90 نەخۆشیم شەرح کرد و ڕاوە کردووە نزیکەی بخۆی 180 دانەیە بەڵام من وەکو دەستم بۆندی ڕاگەیشت وەختم بازاڕەوەندەی چاپ بکەین ئەگەری هەیە بەرگی دووەمیش هەبێ و ڕاوێوانی دیکەش بکەیت ئەگەرێک هەیە بەڵێ بەڵام زارێ ئەوەی کە زۆر گرنگە ڕاوەم کردوین تریش ئەگەر تەمەەن باقی بێ و کاتم هەبێ و بتوان دەست خۆمی لێ بجوڵێنم زۆر سارم پێ ڕناگەین جارێکی دیکە ڕاوێنەوەت نەخۆشیەکە بکەین بەڵام ئەگەر پێمان بڵێ ئەوەی لەم کتێبەیە جارێ بەدیتی کرد کە پەیوەست بێ بە گرفت و برینەکانی کۆمەلگای ئێمەوە با لە ئێمە خۆمانەوە دەست پێ بکەین نەک لە هەموو ئومەتەوە ئەو برینانە چین کە ئێمە هەمانن بەڵام بە خۆمان نازانین نایان بینین یا دەیان بین بەڵام ڕەنگە چارەسەرەکەیان نەزانین بەڵێ وەڵا بەحەقەت ئێمە کۆی گشتی ومەتی ئیسلامی ئەمڕۆ نەخۆشە بەڵام کە دەڵێن ومەتن ئیسلامی نەخۆشەمانە ئەوەنی ئێمە وەکو دڵی دۆش دامێنی و تووشی زۆرگ لە بێ هیوای بین بە پێچوانە مادەم نەخۆشە کاتە ومەتەکە زیندووە ئەگەر مرد بێ ناخۆشە ساوڕ تەماشا ومەتی ئیسلامی ئەگەری ئەوە هەیە لە داهاتە بێ بە بەدیلی حەزارەتی ئەوروپا بێ بەدیلی شارستانەتی سین کاتە بەڵێ ئێمە نەخۆشین ئەو نەخۆشیانە وای کردو ومەتی ئیسلامی نەتوانێت هەستێتەوە بەڵام گرنگترین نەخۆشی وای کردو کە ومەتی ئیسلامی نەتوانێت هەستێتەوە باڵادەستی ئەو سیستەمە سەرماداریە تند و تیژەیە کە لە هەموو لای کۆتە دەگرێت چار پەلت دەبەستێ تۆ ناتوانانی جوڵە بکەینە بەلانی ڕوحیدا ناتوانانی و لە بەلانی فکریدا ناتوانانی دای مەشغوڵت دەکات بە ئیشکردن بە کار و کەسابەتێکی زۆر لە ڕادە بەدەر بە پەیداکردنی مادە ینی وەک سیستەمێکە دەستی کوونە دەست یانی تۆ چەند پارەی تێدەکە دەست لە خوارەوە هەڵدەوەرێ پارەکەت کەواتە گرنگترین نەخۆشی کە ئەمڕۆ ومەتی ئیسلامی بەدەستیەوە دەناڵێنێ بریتێ لەو سیستەمە مادیە دەجالیەی کە ئەمریکا توانێتی هەموو کون و کاڕژ و قژمەکانی کۆی زەوی پێ پڕ بکاتەوە یاخۆت پێی بتەنێ ئەوە ئەم گرنگترین نەخۆشی دامناوە وە کردوم بە دووەم نەخۆشی چکە بەر لەو نەخۆشی نەخۆشترمان هەبوو پێی دەگوترا الخرافە فی العەقیدە کە پێشتر ومەتی ئیسلامی زۆر بەدەستیەوە دەیناڵان خرافەت بوونی پڕپوچێت لە نێو عەقیدەی ئیسلامیدا عەقیدەی موسڵماناندا نەک بڵێم عەقیدەی ئیسلامی وای کرد کە مسلمانان دەست بەر بدەن لەو قانون و یاساگەلەی کە خوای گەورە دایناوە بۆ سەرکەوتن بۆ ژێرکەوتن بۆ گەشە سەندن بۆ مردن و ژیان دەست ببەن بۆ کۆمەڵێک یاسایی خۆڕافی پرۆپوچ نمونەیەک بێنمەوە لەو کاتێک کە ناپلیۆن هێرش کرد بۆ میسر و میسر داگیر بکە زانانی ئەسەر کۆبوونەوە لەسەر چی بڵێن بەسی ئەو بەڵایمان لەسەر لاچیاتم تیاوە باسی سەحی بوخاری بکەین ئاخر عەزیزی من سەحی بوخاری چ پەیوەندی هەیە بە داگیرکاری ناپلیۆنەوە تو دەبێت دەست بدەی بە چەک و تفەنگ و ئەو جۆر بابەتانە ئەنی وەرحاصل ئەمە خورافەت بوو لە عەقیدەیان وەکو مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە باز لە خوڕافی زۆر دەکە ئەو کاتە مسلمانان دەستیەوەدایان ناڵان یەک نمونانە دەهێنمەوە دەڵێ زاکات خۆی بەداخەوە بەشێک لە شێخانی ئاهلی تەریقەت ناڵێم هەمویان بەڵام بەشێکیان بە تایبەتی ئەوی دوایینەکان زۆر دەتوانم بڵێم ڕابەر بوون لە زۆرگە دروستکردنی خوڕافە لە نێو عەقیدەی مسلماناندا یعنی وەکو دەجێڕن زانمونە زۆرن هەن دەڵێ ئینسان چێتە ناو بێستان نەزانێت کام کاڵەکە هەڵگرێ ئیدی یەک لەوانە دەڵێ زارێکیان یەک لەو شێخانە مێخ چۆنتر بڵێین بە یەک لە موریدەکانی گوت کوڕی خۆمە تۆ ژنەکەت سکی پڕا کچە ئەوە من بڕیارمدا زەکەرێکی پێوە خەم بیکەمە کوڕ هەنی خەڵک ئاوا بوو هەر مەلای گەورە دەژێڕێتەوە دەڵێ زارێکیان سەردانی ماڵێکم کرد کوڕێکیان بوو کتێم شتم ئەی خوای گەورە ساڵحی کە تەمەنی درێژ بێ نانە مەڵێ خوا تەمەنی درێژکە کتم بۆ وانەڵم کاکە نا بڵێ شێخ تەمەنی درێژکە تم بۆ تی کوڕێکمە بخوا دایمێ ئەو مرد تی چوومە بەرەی جەنگی عوسمانی و ڕووس لێ بەلای شێخ عەبدوڵڵای نەهریدا چووم لەوێ ئەو دوعای بۆ کردم و خوای گەورە دوعای بۆ کردم ئەو کوڕم بۆ ئەو کوڕە شێخ دایمێ ئەنی خەڵک زیاد لە حەد باوەڕی بە قانونگەلێکی پرۆپوچە بوو چ لە بواری معنەوی چ لە بواری مادی ئەو وای کە ومەتی ئیسلامی چاک پاشە کشە بکە زۆر چاک پاشە کشە بکە لە بەرامبەردا ئەوروپا هاتبۆری ئیسلامی جیهانی ئیسلامی دایەوە و ئێستا بۆ بەسەر تۆپی گەلان و ومەتی ئیسلامی لە بەرامبەر ئەو پێشکەوتنە گەورەی ئەوروپا بوو بە سێ بەش دەکرێت کاتێککە پرسیارەبارەوە بکەین مامۆستارم زۆر جار کۆمەڵێک مەتنی دینی هەیە بەتایبەت مەتنی ئەدەبیش هەیە لە شعری کلاسیک کە خوێنەری خوێنێتەوە لی تێناگات ئەبێت شرۆڤە و ڕاوەیەکی بۆ کرابێت زۆر جا گرفت لە ڕاوەکەش هەیە بە ئەدەبیاتێکی زۆر قورستە دەنووسێ ڕەنگە هەموو چینەکانی کۆمەگا باش لی تێنەگەن مێ بزانم بچ ئەدەبیاتێک ئەم شرۆڤە و ئەم ڕاوەیەت کردووە بەڕاستی پرسیارەکەی مەسەن کەسێک هەموو کەسێک بتوانێت لی تێبگا
ئەڵی پرسیارێکی جوانت کرد بڵێ پێ دەورجینە پرسیارەکەم بۆ زۆر بەدڵە ئازان ئێستا ئەمڕۆ لە کۆمەلگای کوردی نووسەر و ڕاوە کاروانە بوونە سێ بەش یەکیان ئەو لای گرتووی چەند ئەو لای گرتووی چەند متەوەسیتە هەندێکیان ئەوەندا تێڕاچوون لە مۆزوعی بە کوردیکردنی شتەکان وای لات هەموو شتێک دەکەن بە کوردی ئەنی زۆرێک لە نەخۆشی ینی ئێستا تو پێویست ناکەم شتێک بکەی بە کوردی بە حەقەت هەندێک شتێک کە دەیکەی بە کوردی مانە قووەتەکەی خۆی لەدەست دەدا ئێستا بنم نەوشەی سیارانی بۆ بیکەم بە کوردی کاکەم بۆ ینی ئەوەندە حساسیت و هەستیاری هەبێ بەرامبەر بە هەموو شتێکی بێگانە سیارە دەکەی کوردی دەکەی بەچی کتێبێکم دەخوێندەوە نووسیبووی گەڕۆک خوا گەڕۆک چییە بگەڕێ پسۆڵێ دوای تەماشام کرد دوای دووسێ لاپەڕ تەماشام کرد مەبەستی لە گەڕۆک سیارێ ئیتخوا سیارە دەکرێت بە گەڕۆک ینی زۆر وشە هەیە کە دەیکەن بە کوردی ئەو وشێ قووەتەکەی خۆی لە دەست دەدا ئەو کتێبە بێتام دەبێ وشک دەبێ ئەنی بەداخەوە کتێبی مەدار دو ساڵێکین خۆش نەبوونەوە کەمێنە باسی نەکەم یەک دوو کتێبی ترن کە وەرجێڕاونە سەر زمانی کوردی چونکە بە زمانێکی فول کوردی وەرجێڕاون من خەڵکم دیۆکتێتی لەجاتی بڵێ سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئاشتی و بەزەی خواتان لەسەر بێ ئاخر ئاشتی لێرەدا پڕ بە وشەی سەلام نییە هەر سەلامەکە بڵێ خۆ دنیا خەرا نابێ زمان ئەوەی خەڵک لێت تێبگا ئەمە یەک ئەوانە زۆر تێڕاچوون لە بە کوردیکردنی شتەکاندا هەندێک شترمان هەیە بۆی پیام لە ڕۆشنبیر و مهم و فولن دێن بە زمانێکی زۆر بەرز قسە دەکەن وشەی ئینگلیزی زۆر دەخەنە ناو زمانەکانیان ئەنی ماوەی ڕابردوو کتێبێکم دەخوێندەوە پڕی کرد بلۆشەی ترادیشنال خوا ترادیشنال چییە بۆ دەڵێ تێڕامێنە تێفکرا دوای تەماشام کردم بەستی لە سونەتە ینی سونەت کۆن شتی کۆن باشە کاکە بۆ بە جوانی دەبهات بەکو خۆمان بنووسە سونەت بنووسە بیرکردنەوەی ڕابردوو ینی بۆ دەڵی ترادیشنال ئێت و بۆ چێت نووسی خۆ بۆ خەڵکت نووسی خۆ بۆ مەلایکەتان نەنووسیوە بۆ دیوار نەنووسیوە خۆ دەبێ خەڵکە لێت تێبگا جا بەداخەوە خەڵکێک هەیە پێی وا دەبێت لە ئاستێکی بەرز بنووسێ بۆی پێی بڵێن ڕۆشنبیر جا حتمەنەوە خزمەتی خۆکردن نەک خزمەتی خەڵککردن کە خزمەتی خەڵک بکەیت بە زمانێکی ڕێک پێک بنووسە مەرز نییە تۆ بڵێ ئیلا هەموو شتەکان کوردی بێ هەر شتێک کورد لی تێبگا کە دەڵێم کورد لی تێبگا کوردی خوێندەوار ناڵێم کوردی خەڵکی احتیاجی لی تێبگا مامۆستایانی زمانی کوردی لەگەڵم قسەیەتانە بن دەڵێ بۆ نمونە کە تۆ ئێمە ئۆتۆمبیلیشمانەیە وانە ئەوش ڕەنگە دووبارە بدەڕێتەوە بۆ ئینگلیزی هەندێک باوەڕیان وایە تۆ ئەمە یەکجاری بۆ نمونە لە بیرکردنی هەندێک دەستەواژەیە وشەی زمانی ڕەسەنی کوردیە کە تۆ ئەمانە بەکاربێنیتەوە جارێکی دیکە لە ناو کتێبەکانە ناستام زۆر وشەی ڕەسەنی کوردەوانی بەکارێناوە تابەتی ناوچەی موکریان چۆتان بڵێم ئەوەی زمانی کوردی لەوەیە ناوچەی موکریان لە مەرگەوە تا مەهابات و ئەوانە بەکارم هێناوە بڵێم بەکارم نهێناوە پڕە لە وشەی ڕەسەنی کوردی جوان جوان بەڵام نابێ حساسیتمان هەبێ ئێستا تورکوانێ فارسوانێ بە تەماشای زمانی تورکی کە پڕیەتی لە وشەی ڕۆمانی یۆنانی و تورکی و کوردی شتدایە فارس بە هەمان شێوە فەڕەنس لەگەڵ ئینگلیزی ینی ئەوە ئیلا ئەوەی کە خوا دەفەرمی تەعارەف و هەر دروست دەبێ ئەو بەریەکەوتنی زمانە ئەستەن ئێستا ئەمە پێچوانەوە پێم وایە لە ڕوانگەیەک ئێمە سەرکەوتنێکی باڵاشمان بەدەستێنا لە بخاوێنکردنەوەی زمانی کوردی لە وشەی زۆر زۆری عەرەبی ینی تۆ تەماشای تەفسیری مەلای گەورەی کۆیە کە تەماشای هەندێک لە نووسینەکانی خوڵاسەی تاریخی کورد و کوردستانی محەممەد ئەمین زەکی بەک بخوێنە پڕیەتی لە وشەی عەرەبی هەندێک وشەی عەرەبی تێدا وشەی کوردی نابینەوە ینی ئەمین زەکی بەک دەڵێ حتى ترك وعرب إظهاري قوميتي خوان نكرت حسي قوميتي إما دروس نبو يعني ده تورا وبيكا كردي قومية وإظهار وحس هم عربية يكون أخوي كشكل ويا كسيما بعدين لبابتك لا دي بابتي زماني أنا كردته الحمد لله أنا أخوان ناليش كسب ألفاظ من الله أخو كردي وأخو كردية هر كسي نادا النبي أخوي طالبي ومعناه وأما أنا شيء سنة وهر عربين بس لكتايا بالركوتنيك هبي كيما بون منا اسمه كوملك تكنولوجيا هاتو تناو نوما مثلا كمبيوتر كاميرا يعني مثلا كوملك بيداويسي وكو سلاجو بس فين كرو وسارد كرو وانا كوملك دستواجن اكري اگونجي مجالي تيايا بويان دابنين بەڵام گەڕۆک و سیارە و ئۆتۆمبیل تۆزێک ئەوە ناکرێ بکرێتە ئێستا کۆمپیوتەریش ناکرێ بیکێ کوردی کە کردە کوردی قووەتی خۆی لەدەستدا ئیدیو دەکەوێتەوە سەر قووەتی زمانەوە ناچەم اختصاصم ئەو بابەتەنێ تۆ هەوڵت داوە وا بینووسیم هەمووان بیخوێن لێ تێبگا ئەم وام نووسیوە کە هەموو خەڵکێک لێ تێبگا ئەوە دەژێرنەوە نازانم تا چەندیش ڕاستە یەکێک لە نووسەرەکان سەردانی ئۆفیسی ڕۆژنامەی نیویۆرک تایمز دەکات ئەگە هەڵە نەبم دەڵێ لەسەر مێزەکە پەیکەری گوێ درێژێک کەرێک دانرابوو ئەویش کوتی قوبان ئەو پەیکەرە چیان کوتی ئەو پەیکەرە بۆی دامانناوە ئەتۆ کە شتمان بۆ دەنووسیەک لە مەرجەکانی ئەوێ دەبێت گوێ درێژێکش لێ تێبگا ئەنی ئێمە بەستم لەوەیە کە نووسەران ڕاوەکاران ئەدیبان کە قسە
قسە دەکەن بۆ خەڵک با بە زمانێکی زۆر زۆر بەرز قسە نەکەن بۆ خەڵک بە زمانێکی احتیاطی خەڵک لێت تێبگا خەڵکی بازار لێت تێبگا خەڵکی شەقام لێت تێبگا نەگەت تۆ بەرز قسە بکەی بۆی خەڵک لە وڵای ماشەڵا ڕۆشنبیر لە جاو کاتی خۆی ئەوروپیەکان بۆ دەردەوەدایان ناڵان ئەوروپیەکان بۆی پێیان بڵێن ڕۆشنبیر و پێشکەوتون داهاتن وشەی عەرەبیان دەهێنە ناو زمانی خۆیان قسەیان پێ دەکرد بە نمونە وشەی کەتان لە ئاساسدا قوتنی عەرەبی ئەوان لەدەتەوەی هەر زمانی خۆیان وشەی خۆیان بەکاربێنن دیانگو قوتن بوو بە کەتان وشەی ئەدمیرال لە ئاساسدا ئەمیر البەحرە وشەی چێبڵ لە ئاساسدا حەبلە ئەوانە هەموو حتا وشەی چیمیستری لە ئاساسدا خیمیای عەرەبیە کە چۆتەوە بوو بە چیمیستری تر بوو هاتۆ لای ئێمە بووە بە کیمیا زۆر وشەی دیکە هەبوون لە عەرەبیان وەردەگرت خەڵکی کۆمەڵی خەڵکیان لێ بەکاریان دێنە حتا یەکێک لە قەشەکانیان ناوەکەی مەتواتی لەبەر نییە ناوە دوانیەکەی بەزناوی یەکەمیانی ئەوەیە ڤالایە گلەی دەکات لەو سەردەمێکی ئەو تێیدا دەڵێ وای لاتۆ گەنجەکانمان لەبەر ئەدەبیاتی عەرەبی ئاگان لە ئەدەبیاتی لاتینی نەماوە ئەگەر بە هەر کامێکیان بڵێ دای نامێکم بۆ بنووسە بە زمانی عەرەبی زۆر بە جوانی بۆت دەهۆنێتەوە بەڵام ئەگەر بڵێ بە لاتینی شتێکی جوانم بۆ بنووسە ناتوانێت بینووسێ ئەوە حاڵەتێکە کە کۆمەلگا لە تێکشکاوی دابێت بۆ هەموو شتێک سەیری زۆر باشەوە بینەوە سەر ناوەڕۆکی کتێبەکە بەڵێ باس لە نەخۆشیەکان بکەین و ئایا تۆ تەنها نەخۆشیەکانت باس کردووە یا خۆت باس لە چارەسەرەکانیش دەکەی بەڵێ وەڵام باسم لە نەخۆشیەکان کردووە و لە زۆربەی نەخۆشیەکانیشدا باسم چارەسەرەکە کردووە لە زۆربەی نەخۆشیەکەش هەر لە نقلەکەیە یا بۆ خۆت ڕەنگە پێت زیاد کرد بێ نه هەر بخۆم زیادم کردووە برای بەڕێزم مامۆستا سەلاحەدین مەتنی نووسی بوون مەتنەکانی نزیکەی وەکو باسم کردنەوە مەتنێک دەبوو بەڵێ مەتنی وایە خەتێکە مەتنی وایە دوو خەتە باوەڕ بکە مەتنی وایە هەفتێک بیرم لێ کردوتەوە و الحەمدولیلا زۆر جا دەستنوێژێک ماڵ دەگرت ئەمجا دەستم دەکرد بە شەرحکردنی ڕاڤەکە دەمگوت ئاوا باشترە دەمگوت لای خوای گەورە وەرگیراوترە ئاواهی و زۆرم دوعا دەکرد جاری وا هەبوو تێدەمام هیچم بۆ نەداهات یەک هەفتە بە دوو هەفتە ڕامگرتە مەتنی وا هەیە مەتنی وا هەیە چوارەمین مەتنەکە چی خستومەتە ئاخر ڕۆژ ئاخر کاتی نووسینەکەی بۆی بتوانم شتێک هەڵێنجم کەشتێکی بەکەس کردووە ئیسفادە لە سەرچاوە علمیەکان زانستیەکان کردووە بەڵێ زۆر یەکەم سەرچاوە یەک بڵێم گەورەترین سوودم لە قورئان وەرگرتووە وە سوودێکی زۆرم لە مێژوو وەرگرتووە لە زانستی کۆمەڵناسی وەلەو واقعی کە چوار دەوری ئێمەی داوە چکە واقع زۆر گرنگە ئێمە ئەم واقعات بەچی تێکەڵی ناو کتێبەکەت کرد سەرچاوەکانی ئەنە ئەو واقعی کە هەیە ئەمڕۆ دەوری جیهانی ئیسلامی دا نمونەیەکت بۆ بێنەوە بۆی ڕامداڵەتەکە وەکو دەڵێ ڕەنگە ئەساس واقعەکە بێت کە تۆ تێکەڵی بکەی بەڵام ئەگەر ڕەنگە تەنها دە چاوی خۆتەوە بێ ڕەنگە گۆشەیەکی بچووکی ببینی وانە نامبەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە ئێمە دەبێت واقع بین نەوە تەسلیمی واقع بین نەوەش بە تاعاتی ڕوبەڕووی واقع بینەوە کە لی دەرنەچین بە پێچوانە مامەڵە لەگەڵ واقعدا بکەین ئەنی دەڵێن واقع وەکو شەپۆلی دەریایە ئەگەر بێت و ڕوبەڕووی بیەوە ڕاددەماڵێ ئەگەر تەسلیمی بی هەر ڕاددەماڵێ مامەڵە لەگەڵ کە لی دەردەچی ئێمە دەبێت مامەڵە لەگەڵ ئەو واقع بکەین کە تێیدا یعنی ناکرێت ئێستا ئەتۆ ئەمڕۆ بە وەکو سەردەمی مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشای ئەوە بکەین من ڕۆژێکی جەملەیەکێک بوو لە داعیەکان دەیگوت با ئێمە هەموومان ببینە سعدی کوڕی مەعاز کاکی من وەڵا نابێت سعدی کوڕی مەعاز وانە ئەتۆ ئەو واقعی کە تێیدای ئەوە گرینگە ئەتۆ کوڕی سەردەمی خۆتی ئەوە زۆر گرینگە ئێمە کوڕی سەردەمی خۆمانین کوڕی سەردەمی ڕابردوونین ئەوە زۆر هەڵەیە تو بتەوێ بنمنا بیرکردنەوەی 200 ساڵ پێش ئەوڕۆ بیهێنی بی زاڵێکی بەسەر ئێستادا یان بیرکردنەوەی منتیقەیەکی دیکە بنە منتیقەی پاکستان وڵاتانی ڕۆژهڵاتی دوور بهێنی بیسەپێنی بەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاستدا ئەوەیان دەبێتە بەریەککەوتنی کللتوری پاکستان لەگەڵ کوردستان بەریەک دەکەوێت ئەوەی تریان دەکەوێتە بەریەککەوتنی ڕابردوو لەگەڵ ئێستا ئەوەی کە داعش دەیکە ژیان لە نێو مێژوودا واقع بین نییە بەڵکو ژیان لە نێو مێژوودا و ژیان لە نێو بیرکردنەوەی ڕابردوودا ئەی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە لە هەموو سەرسەدەیەکدا مجەدیدێک دەنێرێ نوێکەرەوەک دەنێرێ بۆ دینی خۆی نوێکەرەوە چێ جا ئێمە نازانم ئاماژە بۆ خەڵە بدەم پێم باشە فەرموو ئوستازگیان ئاسایە هەڵەیەکی زۆر گەورەمان هەیە ئێمە دەڵێن زۆر شانازی پێوە دەکەین کاکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی خوای گەورە لە هەموو سەرسەدەیەکدا نوێکەرەوەک دەنێرێ مجەدیدێک دەنێرێ یوجدد دینەها دینی خۆی بەو نوێ دەکاتەوە ئێ باشە مجدد یعنی چی؟ یعنی دووبارە خوێندنەوە دەکات بۆ تێکستەکان بۆ ئاەتەکان بۆ فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر چاکە ئێکەم مجددێکیش دێ کە نوێکەرەوەیەکی دێ دینی خوا جوان بەیان دەکات ڕێک و پێچی بەیانی دەکات بیرکردنەوەی تازە هەیە بۆ دینی خوا
دنیایەک خەڵک لی کۆ دەبنەوە و فوی تێ دەکەن و تەپڕی لە دوو لێدن کاکە چییە وەڵا بابە ئەمە پێچەوانەی مثلا پێچانەی فلان پێچانی ئیبن کەسیرە باش خۆی ئیبن کەسیر پێغەمبەر نییە ئیبن کەسیر قسەیەکی کردووە کاکە با هەڵە بێ هاي چی دەدا ئێمە پێمان وابێ فلان زانە لە ڕابردوودا هەڵی کردووە ئەمە زۆر سریانی ئەوانەی ڕابردوو زۆر مقدس دەکەن یەک لە خۆ نەخۆشیەکانی ئومەت ئەوەیە هەندێکمان هەن هەندێک لە داعیەکان ئەوانەی ڕابردوو بە زۆرێک مقدس دەکەن بە زۆرێک مقدسی دەکەن ئەنی دەیان هێندە ئاستی خوای گەورە جەل جەلالوه يعني دلنا همش تشان راسنا حتى وايلي هاتوا بوتسوني زانايتشي او ذاتي اي بقران بيبيون دين بوتسوني ابن كثير ابن تيميه دي بيون اگر بيتسوني ابن تيميه بودلن غلطه كاكا تشطل غلطه ابن تيميه قال اوره باقسيتش كي دكر ابو السعيد النورسي رحمتي خوي يقول لي بقسيك زور زوانيه دليت اگر من لسدمي عبد القادر جيلاني بوبام رحمتي خوي لبي فتوح الرباني بدنسي اگر اوج لسدي من بايا رسائل النوري دنسي اكواتا تو ورا بوتسوني زانايك كدر دسي براودك بالقرآن براودك بالسيرة بيغمبر صلى الله عليه وسلم أقل لي بدا بود ذاك هالين راسنا نجاتو بالرد بدي ولا ماذا ابن كثير وانا عليك وتأتوه علي هذا ابن كثير رنجا أودي لزاني راستيان زورة بالريزو برزن لا إما زجاي ريزن بلام معناه أواني سدمي إما سكوت سلوك بأرزشو هيت نزانن رنجا زور شتى إما باشتري لي تبغى نبري زانس بيشكوتوا هل بنا أوقاتك أخوي قدر فرمين أواني كوا شوينديني إخوانا كون لصوتي أنعام دعاتك كم باشي لبيرنيا فمركاتك مثلا باس ديني إخوان بودكريم كأنما يصعد في السماء السنجيان تصق دبيت وق أوي كتي كبرز نبو عسمانك كان إلى سدم ابن كثير وابن تيمية وإمام نووي وأنا نه عند زاني إنسان برز بيته بو عسمانك كان بو السنجي تصق دبيته بس أتو أرودي زاني بري العسمان باستان برزة إكاتا تو دتواني تفسيري كي زانستي أو تبكي بەڵام ئەوان نەیانتوانێ بۆ لەبەر ئەوەی لەو سەدەمە دابوون ئێمەش گەل لەو سەدەمە باین نەمان دەزانی وێ ئەوە زۆر گرنگەمە زۆر ڕاستەمە بەڵێ بابەت دەربارەی هەر کتێبەکە زۆر جار هەموو کتێبێک کە نووسرێ بەدەر لەوەی کۆمەڵێک ئامانج و کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە زۆر جار ناوەڕۆکەکەی جەمسەری تایە سەنتەری تایە واتە ئەم کتێبە ئەگەر بڵین سەنتەری ئەم کتێبە چییە یعنی ئامانج لەم کتێبە ناوەڕۆکەکەی بە دیاریکراوی بۆ مرۆڤە بۆ تاکە بۆ کۆمەلگایە بۆ شخصە بۆ بەس مسلمانانە یا بۆ دەسەڵات و گروپ و فکر و ئایدیا و هێزی سیاسیەکانە کێ سوود لەم کتێبە وەردەگرێت والله الحمد لله کە دەمنووسی خۆم 2000 من لە سەرڕاوتی ئیسلامی حیسابم بەس کە دەمنووسی باوەڕکە وەکو دەڵێ ڕەحمم بابی خۆم نەدەکرد نەمدەگوت ئەوە سەر بە ڕەوتی خۆمە مەسەڵەن ڕەوتی ئیسلامیە ئەوەیان برایەکی سەلەفی ئەویان سۆفیە لە هەندێک نەخۆشیدا هەستم دەکرد ئەو نەخۆشیت ڕەوتی ئیسلام پێوە دەناڵێنێ هەندێک نەخۆشترێت تەماشام دەکرد برایەکی سەلەفی بەدەستیەوە دەناڵێنێ لەو هەموویاندا دەگەڕامەوە بۆ قورئان بە دەرەجە یەکەم و لەوێشدا نەمگوتەوە من 100% پێکەم وتمە ئەوە ڕەئی منەوە دەشگوزێ هەڵە بم ئێمە دەبێ شتێک گرنگە ئاماژەی پێ بدەین حەزی مامۆستاکو دەڵێ ئێمە بیسەبێن کە ڕێژەین بەس خوای گەورە 100% ڕاستە و قسەکانی پێغەمبەر و فعلەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم 100% ڕاستە ئەوەی دیکە ئێمە هەمومان ڕێژەین هەر کەون بۆ خۆی ڕێژەیە هەر قورئان بۆ خۆی زۆر گرنگی داوە بە ڕێژەیی بوون قورئان بۆ خۆی گرنگی داوە بە ڕێژەیی بوون لە کاتێکدا بۆ خۆی ڕەهایە 100% ڕاستە ئەمن جوان خۆش نەبڵێ ئەمن گرنگیم داوە بەوەی کە شتەکان ڕێژەین یعنی برایەکی سەلەفی ڕەنگە لەو ڕۆدا پێکا بێتی برایەکی مەسەڵەن ئیخوانیان کۆمەڵیان یەکگرتو لە ڕۆ پێکاوێتی سۆفیەتی لە ڕۆ پێکاوێتی هیچ سەلەفێکە لەواندا نەی پێکاوە یان ئەمڕۆ نەی پێکاوە ڕەنگە بەیان قسەکەی بۆ بەیانی ڕاست بێ هیچیانوەتوانێت لە خۆشێکی خۆی تایە بدۆزێتەوە کەی خوێنێت باوەڕکە وام نووسیوە بۆ هەمووانم نووسیوە زایدی هیوادارم گومانی باشم پێبەرن بەس بۆ هەمووانم نووسیوە فەرقم نەکرد لە بینی ئەوەی کە ئەوە کۆمەڵە ئەوە یەکگرتووە ئەوە ئیخوانە مەسەڵەن حتا بە فلان زانە نا 2000 ئێمە هەموومان مرۆڤین و هەموومان ڕێژەی بوونینمان تێدا هەیە و قورئان سەنتەرە من بە نمونەیەکت بۆ بێنمەوە لەوەی کە ئێمە قورئان ناکەینە سەنتەر گرفتی گەورەی ئەو ئومەتی ئیسلامی ئەوەی قورئان ناکاتە سەنتەر نە قورئان ناکاتە سەنتەر هەندێک لە داعیەکانمان بەداخەوە زۆر دەگەڕێن لە قەولۆکە لەم قەولۆکە گەنا قەولێکی عالمێکی دێنن کە ئەو قەولە کاکە عالمیش بە عالم بێ کاکە غەڵەتە زۆر حتى باغڵبی بەس تو کار لە ڕابردووای گوتووە دەیدی لێت بەگوێی خەڵکی دادەدا بێ ئەوی بیر لێت کاتەوەی خەڵکە تێڕوانیەکی بۆ دروست دەبێ نمونەیەکت بۆ بێنمەوە دوو نمونە دێنمەوە لەسەر قسەی کە ئێستا کردم جارێکیان وتاری جەژن بوو زالۆ کتێبەدا هێنامەتەوە وتاری جەژنە 6/6/2000
هەژدە بوو یان 90 بوو پێما بێ جەژنی ڕەمەزان بوو وتار بێش لەسەر مینبەرەوە چ بڵێ باشە ینی ئەوە جەژنجاتی بڵێ کاکە الحەمدە سەرکەوتتان بەدەستهێنا بەسەر نەفس شەیتاندا ئیدی وەرحاصل هات ڕووداوی ئەوەی دەجێڕایەوە ڕووداوی ئافرەدە غامیدیەکەەوەی کە ڕەزم کراوە پشکە خوێن دەرپەڕی بە چاوی خالی ئیمام خالید کەوت و یعنی بۆ ئەو ڕووداوە ناخۆشە لەو کاتەدا دەژێڕیەوە بۆ ناگەڕێەوە بۆ قورآن مژدە بەخشین دڵخۆشکردنی خەڵکی ئەو ڕووداوێک بووە ناکاتە سەتا یەکی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێدەڕاندەنا پێ هەبووە تۆرای پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا بەڵێ کاکە من مسلمان دەم بەڵام بەخوا هەموو نوێژەکەم پێ ناکرێت فەرمی قەی ناکە ئەی بۆ ئەوەش ناجێڕێەوە ئەمە بین کۆی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببینین نەک ئەوەی لەگەڵ تەبیعەتی خۆم بێتەوە باسی بکەم ئەوەی لەگەڵ تەبیعەتی خۆم نێتەوە باسی نەکەم ئەو ئاەتەی کە لەگەڵ تەبیعەتی خۆم بێتەوە بە ئاەت و بە ژمارەوە لەبەری کەم بە زۆی کە لەگەڵم نایەتەوە لەبەری نەکەم دائما دەبێ هەردوو لابین ڕۆژی شێشێک تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستاکتم بڵێ وتی دەزانی زاناوی زاناکە شێنە بەزناوەکەی نانم دەڵێ عومەری کوڕە عەبدولعەزیز لە چاو مەعاویە وەکو چییە وتم وەکو چییە وتی دەڵێ تۆزی کونی لوتی مع ئەسپی معاویە کوڕە ئەبوو سوفیان باشترە لە عومەری کوڕە عەبدولعەزیز معاویە بۆ خۆی نا ئەسپەکەشی نا کونی لوتی ئەسپەکەشی نا تۆزی کونی لوتی ئەسپی مەعاویە باشترە لە عومەری کوڕە عەبدولعەزیز کاکە لەگەڵ قورئان دێتەوە وەڵا نایەتەوە عومەری کوڕە عەبدولعەزیز بە خەلیفەی پێنجەمی ڕاشیدین دادەنرێ معاویە کوڕە ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دوای عەلی کوڕە ئەبوو طاڵیب هاتە سەر حکم بە خەلیفەی ڕاشیدین دانادرێ هەر ئەوە بەڵگەیەکە لەسەرەوەیکەوە عومەری کوڕە عەبدولعەزیز پایەش و مەقامێکی بەرزی هەیە خوا دەفەرمێ لەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێتۆ چۆن قەولی زانایەک دێنی باوە زانایەک شوای گوت بێ هەڵەیە ئەم نەخۆشیانە لە ناو ناوڕۆکی ئەم کتێبەیە لە ناو مەتنەکانە شرۆڤەکراون ینی بەڕاستی کەس گلەی مالێ نەکات ماوەیە کللتوریش دروست بووە وەکۆی کەسێک قسەی دەگەوێت لێگەرەوە بە کەڵک نایە قورئانیەوە تە لەبەروی پشتی بە قورئان دەبەست بە تەنها وەکو جۆرێک نیشانەی پرسیایی لەسەر و وەڵام ئەگەر پشت بە حەدیث و ڕای زانایان وەرگریەوە ڕاستە هێوتەبێت هەنێوەش کارەساتێکی گەورە بوو یان نەخۆشیێکی فکری خەتەر نییە لەوێ باسکراون لەو جۆرە بابەتانە مەسەلەوەی کە پێی دەوتێت قورئانیەکان بەحقەت من وەکو دەڵێ ئینشاءالله لەوەی دەرچووم کە الحەمدولillah لەو زۆرە پێر و تاقمەی بم کە ڕێزشمێ بۆیان هەندێک شتی ڕاستیان هەیە بەڵام بەرحاڵ بە پێچوانەوە پێم وایە قورئان بە دەرەجەی یەکەم 2030 ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کۆی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی نمایندەیەکی زۆر جوانی ئیسلام دەکات ئێمە دەتوانین قسە و بیر و بۆچوونەکانی خۆمان و قسەی زانانی ڕابردوو ئێستاش بە قورئان و بە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵبسەنگێنین و خۆمان بەراورد بکەین بەو قۆناغانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تێیدا بۆ خۆمان بۆ دەدەکەوێت چۆنین هەنی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چوار قۆناغ بووە قۆناغێکی لە سەدەی مەککەدا بووە بەنهێنی سەردەمێک لە مەککەدا بووە بە ئاشکرایی و لە مەدینەدا بۆ سەردار بۆ 2000 سەرداری کۆی نیمچە دوورگەی عەرەبی بووە ئەنی ئێمە لە کام قۆناغەداین بۆمان دەکەوێت کە بۆچوونەکەمان چەند ڕاستە ئایا لە قۆناغی مەککەداین بەنهێنی نەخێر بەڵام لە قۆناغی مەککەداین بەژێر دەستەی کاتە تۆ ناکرێت ئەو ئاەتانی لە مەدینە هاتوونە خوار بەسەر منیات جێبەجێ بکەیت باشە مامۆستا دەرفەتمان کەمە زۆر بە کورتی دەبێ بزانم چۆن باسی لە چارەسەر کردووە قۆناغبەندیە یاخود یەکسەر دەڵێ بۆ نمونە فلان ڕۆژ فلان بیرۆکە فلان ئایدیا ئەمە چارەسەرەکەیتوێت دەست لەمە هەڵگرە ئایا یا نەخێر ڕەنگە چارەسەرەکەوا داڕژرابێ نەوە لە دوایینەوە بەرەبەرەمە چارەسەر بکرێت بەرە وەڵاهی بە دەرەجەی یەکەم کە گرنج پێداوە بابەتی تەقوایە تەقوا و نزیک بوونەوەمان لە خوا چارەسەری دەردەکانمان دەکات بە دەرەجەی یەکەم 2000 خۆش نزیک بوونەوەی زۆرمان لە قورئان و لە کوی سیرە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەوە دەتوانین چارەسەری بەشی زۆری نەخۆشیەکانمان بکەین بەڵام ئەوەی کە هەر کەسە و لیچکێکی لە دینی خوای گرتووە و ئۆکانی کە زەربی سفر دەکات خۆ هەموو بانخوازانش کە ڕەنگە هەرێکیان لە ڕەوتێکا بن هەموو سیریان لەبەرە ئاخر ئێمە گرفتێکمانە پێ دەکرێت دەمارگیری ئەنی ئەو دەمارگیریە ڕێگا نادا ئەتۆ چاچەکانی بەرامبەرت ببینی ئەنی جا چۆن کۆمەڵێک نمونەم هێناوەتەوە مامۆستایەکی لەگەڵ سەڕۆتی سەلەفی حساب بۆ ڕۆژێکیان فەقیرەوە دەیگوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەبێت زەلیل بکەی بۆ خوا نابێ بڵێ اللهم صل على سيدنا محمد چکە تۆ پێغەمبەر دەکەی بە ئاغا باوەڕتان هەبێ یعنی لێیان گەورە کرد فویان تێکرد قەبەیان کرد ئەوەندان وا دەڵێ باشە کاچی من 100 ئەلمانی هەیە دەیان زیێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ جارێ قسەیەک بە ئەلمانیەکە ناڵێ بەس ئەو مامۆستا سەلەفیە قسەیەکی کرد کاکە لێی غەڵەت بوو کاکە خۆم بەستیێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەلیل بکرێ
قسەکەی بە هەڵەگەیان بۆ تەلەفۆنێکی بۆ ناکەی بۆ نامێکی بۆ نانێری بۆ لەگەڵی دانانیشی بۆ لەسەر مینبەر هاوار دەکەی باوەڕتە بێت دەیشیڕان بخۆم جێم لێ بوو ئەو مامۆستای دەڵێ پێغەمبەری خوازە خوا هاتوو زەلیلکە خوا دەست بشکێنێ کە ئێوە سیفەتی ئینسانی مسلمانان بەهال لەگەڵ ڕەوتی خۆشت نەبێ برایەکی سەلەفیان هەڵەیەکی کردو کێتی دەبێت پێغەمبەری خوا زەلیلکەی خۆ مەبەستەکەی جوانە لە بەرامبەر خوادا بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بەرامبەر خوادا عەبدە قسەی تێدانە بەس قسەکەی هەڵەگەیان یان زارێشتر دکتۆر یوسف قەرزاوی قسەیەک دەکات دەڵێ ئێمە لە پێناو دیموکراتیەدا دەجەنگین ئەو قسەیان لێ قەبە کرد بوو لێ گەورە کرد بوو هاوا دەڵێ باشە دکتۆر یوسف قەرزاوی بەو عومرەی بەسەری پیری تاز دێتەوە سەر لە پێناو دیموکراتدا بجەنگێ نابڕ لە قسەکەی وێکەوە بزانە مەبەستی چییە ئەو زابێ ئێمە گرفتی ئەو گەورەمان چیە دەمارگیریە ئێمە بۆ فکری خۆمان دەژێن ناڵێم هەمومان بەس بەشێک لە ئێمە بۆ فکری خۆمان دەژێن ئیسلاممان دەوێت بۆ مەرجە لەگەڵ فکری خۆمان بێتەوە لەگەڵ فکرەمان هاتەوە دەڵێن وڵا باشە لەگەڵ فکرەمان نەهاتەوە ئەوە دەڵێن ئەوە ئیسلامیە ناوە مەبەستی چکیان هەیە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئارام محەممەد ڕابەکار و وەرۆها لێکدانەوەشی کرەوەی کتێبی نەخۆشیەکانی ئومەت سواز بۆم دەرفەتێ بێ من بەخشی خۆشەویستن خاگەر سەلامەتتان کە زۆر بەڕێزن بەڵێ بینەرانی عزیز ناوڕێکمانەیە و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵێ پێما بێ هاوکارانمان ئاوازێکی خۆشی بیلال کەیوانی هونەرمەندیان بۆ ئامادە کردوین بەم بەیانی بۆی تۆزێک دڵ و دەروونمان ئارام بێتەوە پێکەوە گوێویستی دەبین.
سێبەری تۆ گیانەبی دابڕانزانێکی ساختا زاڕێژ نابێن بەسانای بە جودایی مەمسووتێنا نەگرم بەرگی مەڵای
بەڵازیزان دیارە ئەتوانم بڵێم لە کۆمەڵگای ئێمەیە نازانین ڕەنگە هۆکارەکەی بۆ بگەڕێتەوە بەڕاستی حەدەس و ڕووداوەکان گەورن و زوو بە گوێ هەمومان دەگا بۆیە زۆر جار کە ڕووداوێک ڕوودەدا ڕۆژانە توانە بڵێن بۆتە ڕای گشتی لەسەر ئاستی کۆمەلگاکەی خۆمان ئایا بابزانین ئەمە پێوەستە بە ڕاگەیاندن کە ڕاگەیانیش لە دنیای سوۆسیال میدیا و تیڤی و ڕۆژنامە و هەموومان یەکەگرێتەوە ڕەنگە لە مۆبایل و تەلەفۆنەکانیش یەک بکرێتەوە چکە دوجار گەیاندنە یەکەگرێتەوە هۆکارەکەی ئەمەیە یاخۆت هۆکارەکەی زۆر جار گەورەی ڕووداوەکان و دڵتەزیێنی ڕووداوەکان و کارەسەتباریانە بۆیە قسە لەسەرەوە دەکەین بزانین چۆن ڕاگەیاندن ڕای گشتی دروستەکە و لایەنە سلبی و ئیجابیەکانی دروستکردنی ئەم ڕای گشتیە لە چیدایە کە زۆر جار دەزانین لە کۆمەلگای ئەمەدا سیاسیەکان ڕاگەیاندنەکان بۆ ڕای خۆیان بەکارێنن دەیانویست ئەو ڕایی کە دەیانەوێت بیکەنە ڕای گشتی بۆیە زۆر جار سوۆسیال میدیا داگیر دەکەن بۆی کە ڕای گشتی لە بەرژەوەندی خۆیان دروست بکەن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر باقر داوود مامۆستای زانکۆمان کردووە دکتۆر گیان بەخێر سپاس دەکەین بەخێر دکتۆر هەموو دروستکردنی هەموو ڕایەکی گشتی ئیجابیە یا سلبیشمانەیە واللهی ئەمە زۆر قسە لە خۆی هەڵەگرێ و تەبعاً مشتومڕێکی زۆری لەسرە کە ڕای گشتی ئەساسن چییە کەی پەیدا بوو ئایا دەردی بەڕێزت ئەڵەی هەمووی ئیجابیە یان لایەنێکی با بڵێن نەرێنی هەیە کە سلبی بڵێم ئەو شتانە ئەمە زۆر و هەر کەسی و بە پێی بیرروبۆچوونی خۆی عینەکە بەڵام خۆی ڕای گشتی ئەگەر تەنانەت پێناسەکەی لەلایەن شارەزایانی ئەم بوارەدا لەوانەیە ئەوە نەبێ مبالغە نەکەم بڵێم چۆتە سەد پێناسە هەر کەسی و بە عینی بۆچوونی خۆی پێناسەیە کاتەوە ئەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ینی ڕای کۆمەڵە خەڵکێکە دەربارەی کێشەیەکی دیاری کراو لە کاتێکی دیاری کراودا بۆ ئەوەی داواکردنی با بڵێن هەندێک داواکاری خۆیان هەیەە یان بیر و بۆچوونێکیان هەیە ئەیانەوێ فەرزیکەن بەرامبەر یان بەبێ ڕاگەیان ڕای گشتی دروستە بێ دکتۆر ئەبێ بەڵام زۆر بەو خێراییە و بەو چالاکیە نمونە دکتۆر بزانین کامەیە یعنی بۆ نمونە با بڵێن پێش ڕاگەیاندن ڕای گشتی هەبووە و دیاردەکەی زۆر کۆنە ئەگەر چی بەم ناوە نەبووە ناویان ڕای گەل ڕای با بڵێن نەتەوە ڕایکی ئیتر بەو ئینانە تا شۆڕشی فەڕەنسی ئەم بۆچوونە و ئەم چەمکە زۆر عینی خۆی کرد قوارەی خۆی گرتەوە بە تایبەتی بووە چونکە شۆڕشی فەڕەنسی وەکوەزانین یەکێکە لە هەرە شۆڕشە ئەگەر مەزنترین نەبێ یەکێک لە هەرە شۆڕشە مەزنترین تکە تا ئێستەیشە لە با بڵین لە مەحفەلە ئەکادیمی شتەکان ئەخوێنرێ و قسەی دەربارەیەکرە و توێژینەوەی لەسەرەکرێ دکتۆرێکی بۆچوونێکی ڕای گشتی بوو ئەو کاتەش ڕاگەاندنیش نەبوو هەندێک ڕۆژنامە و شت هەبوو زیاتر ڕۆژنامەیەکی کەم بوو ئەوەی وەکو ئێستا نەبوو چونکە ڕۆژنامە پێش شۆڕشی فەڕەنسی و ئەوە پەربا بوو دەرکەوت بەڵام ئەوەی نەبوو کە بەڵام شۆڕش هەبوو دوای ئەوە چەند شۆڕشی هەبوو بۆیە ناتوانین بڵین بەبێ بەبێ ڕاگەاندن ڕایگشتی نییە بەڵام کە ڕاگەاندن هاتەکایەوە و بەرەبەرە پێشکەوت و لە ڕۆژنامە دەرچوو بوو بە ڕادیۆ تەلەڤیزیۆن سینەماوین بەجددی ئێستا ئەو ڕای گشتیە زۆر زۆر کەوتۆتە ژێر کاریگەری ڕاگەاندن کارەکان و ڕاگەاندن و لایەنی ئەوانەی کە ڕاگەاندن بەکارێنەوە و جەنابە ئامازەی پێدا چ دەسەڵات بێ یا هەندێک جار پێچەوانەکەی ئۆپۆزیسیۆن ئەوەیشە بەکارێنیش تەنانەت دەیانێت ئێستاش لەو سۆشیال میدیاشە تەبعاً ڕۆلیاتۆ تاکیش زۆر ڕۆڵی ئەبینێ بەڵام تەبعاً کەواتە دکتۆر بۆی ڕایەکی گشتی دروست بێ میکانیزمەکانی چین هەرەوەی من پێم خۆشە ڕای گشتی بجوڵێن و ڕاگەاندنم هەیە و توانام هەیە بۆی بەکاری بێنم یان زۆر جار واقعێک دێتە پێشەوە حەدەسێک ڕوودەدا دەبێت هۆی ڕای گشتی بجوڵێت یان ڕای گشتی دروست ببێت خۆی طبعا با بڵین شتی کڕۆکی شتەکە زیاتر لە حەدەسەکانە لە ڕووداوەکانە خەڵک ئەجوڵێنێ وای لێکات بۆ چۆنێک لای دروستکات دوای ئەو خەڵکە بینی خۆی بە تەنهایان نییە ئەو بۆ چوونەی هەیە ممکنە دەور و پشتی ئەبینێ ئەوەیە ئەمە شتەکە و ڕوژێنە زیاتر ئەوەکات لێرە
ڕاگەاندنەکە ڕۆڵەکەی ئەوە زیاترە بەچی کە تۆ ئەزانیت تەنها خۆت نیت ئەو بیر و باوەڕەتەیە ئەو شتێتە ئەو ڕووداوە کاریگەری بەس لە تۆ نەکرا کاتی کە میدیا نەبوو تۆ بەس دەور و پشتەکە تەبینی بەڵام ئێستا کە میدیا هەیە و زیاتر کە سۆشیال میدیا هەیە ئەچیت ئەبینیت شتەکە ئەوەی لای تۆیە لای زۆر خەڵکە هەیە ئەو سۆشیال میدیا ئەو شتانە کەسێک یان چەند کەسێک جاروا هەیە ئەبینی ئەو با بڵێم ڕەتفعل ئەو کاردانەوەی هەیە داواکە لای ڕۆژێک بابێت بینە سەر جادە بەس تەنهایی نەبی لە پڕەوە بینی خەڵکێکی ئینە من زۆر جا خۆم چوومەتە خۆ پیشاندان لە توێ نەمزانیوەچی حەدەسێک و ڕووداوی بکۆ لە سۆشیال میدیا یان لە هینا خوێندومە کە ڕۆژی فڵان وەڵا خۆ پیشاندانێکە کەینە بەبێ ئەوەی کەس بناسم چوو چۆکە منیشە هەمان ئەو با بڵێن هەستوینەم بووە بەرامبەر ئەو ڕووداوە بۆ نمونە بڕینی مەعاش بووە با بڵێن ئەو کەسێک گیراوە بە ناحەقی نازام چی بینیمە هەم کە چوومەت بینیمە بەدەیان بووە ئەنجا بووە بە سەدان ئەنجا بووە بە هەزاران باشە لەو تەجەموعانەیە کاتێککە کەمە ئەتوانی بڵین ئەمە هەر ڕایگەشتیە لێرە ئەمەش یەکێک لە مجموعەکانە ڕایگەشتی چییە هەیە ئەڵێ 50 لە 150 زائدیەک بەس تۆ وەرە کەینەکەی لە 150 لەکوێ عینەکەی ئەژمارەکەیت ئەنجا تایەتی ئەوەی یێتە سەر مەرج نییە بەس ئەو ڕایگەشتیەوەە من و تۆ با بڵێن بوێری ئەچینە سەر جادە تایەتی هەمان ئەوەی ئێمە هەیە بەڵام ناوێرێ لەبەر حساباتێکی هەیە ئەترسێ یان مەسەرەن سەر بە لایەنێکە ئەترسێ بژێوی ئەوەی نەمێنێ یان ئەو شتانە بەڵام ممکنە ئەو کەمە ئەگەر ببینێ ئەو بەردەوام بێ ئەنجا ئەوشێت کاتە توانی بڵێن لە کوردستان فۆرمی ڕایگشتی گۆڕاوە بەو شێوەی ڕەنگە ئەویش بۆ خۆی ڕایگشتی لە کوردستان پێناسەیەکی تایبەت و سەر بەخۆی بۆ خۆی هەبێ وڵاهی با بڵێن ناتوانین بڵێن لە کوردستان یا غێر لە کوردستان چۆکە کۆمەڵگای مرۆڤایەتی تقریبان لە زۆر لە یەکەچێ بەڵام هەندێک جار حەدەسەکان ڕووداوەکان کە پەیوەستن بە شوێنێکەوە ئەوە عینەکە بۆ نمونە ئێستا ئێمە بڕینی مەعاشمانەیە یان پاشەکەوتی موچەمانەیە ئەمە لە وڵاتی کە هەر لە عێراقۆی لە بەغاو لە ئەو دەرەوەیە ئەو کێشەی نییە ناتوانێت ئەو تۆ ئەم شتە ئەو ناجوڵێنێ ممکن هەر ئاوا سەیریکی بکاتەوە ئەو ناجوڵێنم بۆ چۆکە بەجددی ڕایگەشتی یەکێک لە عینەکانی پێوەستە بە بەرژەوەندی تاکەوە بە بەرژەوەندی تاکەکانی کۆمەڵگە تۆ بتەوێت نەتەوێت مرۆڤ تا ئەین بکات چەند ئەوە بێ بەگشتی باسەکەی یاعین جۆرێک لە ئەنانیەتی هەیە تا بەرژەوەندەکەی نەجوڵێ ئەوە نەکات ناچێ ئامادە نییە ئەوە بکات لەبەر ئەوە بڵێ لە کوردستانەیە بەڵام ئەو شتانەی کە ئێمە لە کوردستان ئێستا ڕایگشتینەکە جیاوازە لە بۆ چونکە ئەو شتانەمانەیە ئێستا ئێمە کەمی غاز و کەمی کارەبا و خزمەتگوزاری بابەگشتی بڵێن بڕینەوەی مەعاشکە هەموو مایەک ئەمە بووەتە گرفتێک هینێکی زۆرە لە کۆمەڵگا موچەخۆر و ئەوەیە ئەم مەسەلەی کۆچە و هینە ئەمەشە بووەتە شتێک چونکە ئەمە هەمووی شتێکی لایەنی شخصی نیە زۆری لەو خەڵکانە لەبەر ئەم کێشانە کۆچەکەن کاکتۆر چۆن دەڵێ ئەگەر ئەم خۆپیشاندانە کەم بێ مەرج نییە بڵێ ڕایگشتی نییە چکە ڕەنگە خەڵکەکەی دیکەش هەمان ڕای هەبێ بەس بترسێ وانە جاری وایە ڕەنگە بە پێچەوانەوە بیر لەمە بکەینەوە تەجەموعێک دروست بکەن بەڵام ڕەنگە بە زەخت و زۆر هێنرابن بۆم تەجەموع بەڵام لە ئەساسا ڕایان لەگەڵ ئەمەیان نەبوو بێت ئایا ئەمەیان پێ دەوتێت ڕایگشتی؟ نا بە شێوەینەکەی بەڵام خۆی ئەمە ڕایگشتی نییە ئێمە ئەتوانین پێ بڵین ڕایگشتی ڕەسەنمان هەیە کە خەڵک لە هەست و ئازار و بۆ چوونەکانی و با بڵین ئەو کێشانەی کە هەیەی یەت و خەڵکی دروست کراوە بۆیە ئێستا هینێک هاتووەتە بواری ڕایگشتن پێڵێن بە عەرەبی پێڵێن هەندەسەتر ڕای العام ئەندازەیی ڕایگشتی ئەمە چیەیکە لایەن جگە لە حکوومەت با بڵێن دەسەڵات لایەن هەیە سەر بە دەسەڵاتن ڕێکخراون ئەوەیان بەڵام بە شێوەیەکی خۆیان دەرەخەن کۆمەڵە کەسێکن دیارن لە کۆمەڵگاوە ئەوە لەوانەیە بۆ چوونێکی ئیم کات بەڵام ئەمانە ئەندازەیی ڕایگشتیەکەن
بەو شیوەیەکەنە ئەنج سەرەڕای ئەوەی کە تا با بڵین ئەمە تایەتی خەڵک خۆی تەسەوەرەکە بە ئارەزووی خۆی هاتووە بەڵام خۆی وان نییە بە فکری این کردووە ئەندازە کراوە بۆ ئەوە بکات بێ ئەوەی خۆشی بزانێ ئەگەر لەوانەیە بڕۆ بچێتە بنچەقی شتەکە نائاتە دەرەوە کەواتە ئەمە طبعا باسی ئەوەیش ناکەم ڕێزمێ کە حکوومەتە با بڵێم دەسەڵاتە دکتاتۆریەکانەکەن وەکو کاتی خۆی سەدام حوسێن لە ساڵ 99 نایە سەر جادە و نازام چی و ئەو شتانە لە کۆریا بۆ نمونە کۆریای باکوورە وڵاتی هەیە تا ئێستا دکتۆتە ئەوەش ئەکە ئەوە باسی ناکەین ئەوە هەر ناتوانین پێ بڵێ ڕایگشتی بە هیچ شێوەیە بەڵام نا هەیە ڕایگشتی شەیە و فعلەن کەواتە دکتۆر ئەگەر لە کۆمەلگایەک ڕایگشتی هەبێت بۆ نمونە حەدەسێک لێرە کۆچمان هەیە دەڕوا ئیدی خەڵک هەمووی ئەمە نیشانی زیینویەتیە و کۆمەلگایە و ئاستی وشیاری و معریفی تاکەکان دەرەخا ڕووداوێکی سروشتی ڕوودەدا حادیسەیەکی دڵتەزیان ڕوودەدا گرفتێکی سیاسی دروستە بێ ڕاستە خۆ ڕایگشتی دروست بێ خەڵک بێتە جواب ئەمە باشە ینی کۆمەلگا بە دڵنیاییەوە ئەگەر ڕایگشتی ڕسانە و ڕاستەقینەکە بێ ئەمە زیندوێتی کۆمەلگا پیشانەیە کاتێک دکتۆر ببوورە کاتێک کە بەرهەڵستکاری بێ زیندوێتی پیشانەدا یا هەر بەعام ڕایەک بێت نا خۆی ڕایگشتی چییە؟ ڕایگشتی هەیە ئەڵێ ڕایگشتی بۆ چوونێکی خەڵکە بەرامبەر ڕووداوێکی نە بەڵام هەندێک لە زانکانی کە بۆیە پێتەڵم پێناسەکەی هەندێک ئەڵێ ئەبێ بە چین و بە با بڵین ئیرادەوە بێتە مەیدانەوە و مەبەستی بێ حاڵەتەکە ڕووداوەکە بگۆڕێ ئەو بارۆدۆخە مەرج نییە من بێمە سەر جادە بچم داوای بکەم حکوومەت بڕۆخێ لەوانە من لایەنگری حکوومەت بم و لە وڵاتانی پێشکەوتوو لە خەڵکانی هینا خەڵک هەیە بەرامبەر حزبەکەی خۆی یێتە سەر جادە و داوای ناکەنەوە بەڵام ئەڵێ هەڵەیەکی هەیە چاکیکە ئەو هەڵەیە لەوانەیە ئەوەنە زەق بێ حکوومەت بە قسە و بەهین نێت ئیلا تۆ فشاری بخیتە سەر بە شێوەیەکی ئاشتیانەش ئەبێت حکوومەتەکەش حکوومەتێکی با بڵێم حەکیمانە ڕەفتارەکە ئەڵێ کاکە هین مەکە فعلەن ئێمە شتێکمان کردووە با دڵنیایی ئەو خەڵکە بێ بەچین چاکێکی ئەو کاتە ئەو ڕایگشتیە لە خۆیەوە هێورە بێتەوە و ئەزانێ کە ئەو حکوومەتە فعلەن ئەگەر ڕان نەبوو بەڵام ئەگە تایەتی حکوومەتی ناحەکیمانەمان هەیە کە ماشاءڵڵا لە وڵاتانی ئێمە دەوروبەر زۆرن نمونەن با هەر نەیەنم چۆکەینە ئەمانە هیچ حەکیمانە یان یەکەم جار ئەگەر ئەوانەی کە تۆزێ ئەوە بن ئەڵێن وازی لێ بنە لێگەڕە شتەکەینە یان یەکسەر ئەوێ لە هەر لاینەکەی خۆیەوە بنبڕی بکات بە هەموو شێوازێکی ڕفتارێکی توندوتیش بەرامبەر ئەو خەڵکە بەگرتن بێ بە لیان بێ بە نازانچی بێ کۆتایی بەوە وازار ئیتر ڕایگشتەکە ئەوەیە نەما بەڵام خۆی لە ڕایکی گشتی ئاشکرا ئەبێتە ڕایکی گشتی نێنی کە لە دەرونی خەڵک و ئینە کەڵەکە ئەبێ ئەنجا ڕۆژێکێت ئەتەقێتەوە باشەکە تۆ بۆ بەردەوام قەت ناتوانانی خەڵک ئەتوانی خەڵک بۆ هەندێکی جار کۆنتترۆل کەیت بۆ دیاریکی کرد بۆ ماوەیەکی کەم بۆ ماوەیەکی دیاریکرا بەڵام هەتایە ناتوانانی کۆنتترۆڵی خەڵک بکەیت بە توندوتیژی بەوە ناڵێن باوی ئەگەر بە شێوازی کە ئەگەر بیتەوە لە سەر خەڵکە ممکنە بیتە سەر داواکاری و شتەکانیان بە تابەتیەوە ئەگەر داواکاریکی ڕەوا بێ ناڵێم یعنی نەڕەوا بێ شت بێ ممکن بێ حکوومەت بیکە ممکن بێ ئەگەر هەندێک تەنازولات و شت بکات بە تەنازولی نەزانین چونکە تەنازل بۆ خەڵکی خۆ تەنازل نییە من بەر خزمەتە ئەرکە واجب من ئێستا ئەگەر بۆ مناڵی خۆم شتێکی داوام لێ بکات ئەگەر بۆی بکەم بۆ بە تەنازلەکە حکوومەتیش مەفۆزە باوکی خەڵکە بێتە سەرڕاو بۆ چۆنی خەڵک بەڵ کاکتۆر ببوورە ئایا تەنها ڕایگشتی تەنها لەسەر ئاستی کۆمەڵگە دروست دەبێ یا لەسەر ئاستی جیهان یا لەسەر ئاستی تەنانەت خێزان لەسەر ئاستی دەستگا و دایرێک ئەمانش دروست هەمومان هەیە ڕۆداواکە ئەزانێ وەکو پێم وتی من ئێستا ناتوانم داوای لە خەڵکی بەغا بکەم بڵێم وەرە تۆ بەشدار بێ لەگەڵما بۆ ئەوەی بڕینی موچە و پاشەکەوت و نازان بۆ ئەو بێت ئەڵێ ئەوە کێشەی تۆیە لەوانەیە هەندێک کەس بێت ئینسانیان مرۆڤی لاهینەوە پاڵ پشتێکم بکە و نازان بەڵام نایە ئامادە نییە ئەو لەوێش دەربچێ بەڵام بیت ئێمە دش بە گەندەڵی بکەین بەڵام لە عێراق بە گشتی وینە یا قەزەیەکی ژینگەی یان ژینگەی یان بۆ
نمونە با بڵین شتێکی نامرۆڤانە لەسەر ئاسی جیهان دروستە بێ یان پیسبوونی بابا پیسبوونی ژینگە و ئەوانە یان مەسەرەن کارەساتێک دروستە بێ لە وڵاتێک ئەوەنە هینە ئەڵەژێن هەموو خەڵکینەکە وەکو مەسەرەن ئەوەی بۆسناو ئەینە یان ئەوەی پۆرمایە یان ئەوەی با بڵین هەندێک شوێنە لە ئەفریقا و شت ئەبێ برسیەتی خەڵک نازامچی ئەمە ئەبینیت بەرەبەرە لە کۆمەلگا بچووکەکە دەرەچێ بەرەو کۆمەلگایکی گەورە کە جیهان هەمووگرێ یان بەکارهێنانی با بڵێن ئەتۆم لە بوارە جیاجیاکاندا ئەبینیت هەمومان پێی زەرمەند دەبین یان ئێستا بۆ نمونە هەندێ با بڵێن شتی دەکرێت لە لایەنی نائینسانی بۆ مرۆڤ و ئەو شتانە یان شتا ئەمانە ئەبینیت طبعاً لە کۆمەڵ قەتیس نابێ کۆمەڵگایەکە بە پێی ڕووداوەکە گەورەیە بێ بەڵام تۆ ئینە بێ ممکنە بۆ نمونە خەڵکی سەیسایە خەزەماتی ئین نەبێ من ئەو کێشەم نەبێ بەس ئەو دەرەچێ من لێرە لە سێمانی لەوانە هەر ئاگاشیم لێ نەبێ ئەمە بەڵام معنای نییە ئەو ڕایگشتی نییە بە حکمی ئەوەیە وەڵا زۆربەی خەڵکی نەگرتووەتەوە لەو کۆمەڵگای خۆیەتی ڕایگشتیەکە داواکاری هەیە داوای خزمەتگوزاریەکە شتێکە لەو کۆمەڵگای خۆیە ئەوەیشە بە ڕایگشتی داێ لەبەرەوە شتەکە ڕێژەییە ناتوانانی بڵین ئەمە ڕایگشتیە ئەو ڕایگشتی نییە ئەمە دەردی خۆی 50 زائدیەکە چونکە لە هیچ شێوەیەک ئێمە ناکرێت ئەو 50 زائدیەکە ئەو 50 زائدیەکە ممکنە لە عینەوە ببێ لە ساسەیشە لە هەموو کۆمەڵگا بە مرۆری زەمن و بە پێ ڕووداوەکان ئەگەر کێشەکان چارەسەر دکتۆر چاواشە کاریی زۆر جار ڕایگشتیەک دروست دەبێت ڕەنگە دەسەڵاتێک گروپێک لایەنێک ئەمەی پێخۆش نەبێ ئەم بابەتە بوروژێ خەڵک بێتە سەر شەقام هەوڵی چاواشەکاری و یان بەلا ڕێدا بردننی ڕایگشتیەکەدا ئەمانە ئەگەر زانستیانە پێناسیان بکەین شیکردنەوەیان بۆ بکەین چۆنی ڕایگشتی بەلا ڕێدا ئەبرێ یا خۆت چاواشەکاری تێدا دروست دەبێ ئەو شتێکە من وتم ئێستا پێڵێ هەندەسەت ڕێی العام ئەندازەیی ئەوە طبعا بە پلانەوەشە نەک ئاوایشە یەکێک لە هەرە زانە گەورەکانی لەم بوارەدا نەعون چەومسکی کە کابراایکی با بڵین ئەمریکیە ئێستش ماوە زانایکە خۆی بەڕەچەڵک جوولەکەیە بەڵام کابراایکی ئەلمانی ملحەدیشە و پشگیری خۆی جوولەکەیشە پشگیری خەڵکی فەڵەستینیشەکە بۆ نمونیانی و زۆر دژی ئەمریکایشە بە تەنانەت یەکێک لە کەس ناودار ئەمریکەکان ئەڵێ ڕۆژی لە دایکبوونی چۆمسکی ڕۆژی نکبەتیە بۆ ئەمریکا تەبعاً بۆ دەسەڵات یعنی ئەوانە هەرچی کتێبی هەیەوەینە خۆی کابراایکی زمانوانیشە لە ئەنی ئەنستیتوتی ماسۆشێستۆهینە لە بواری زمانیشە ئبداعێکی هەیە بەڵام زۆر لە تەداخلیسە لە حکمی لایەن ئینسانیەکەیەوە باسی ئەوە کات و لژنەی کرێڵە کات و کە چۆن لە سەردەمی جەنگی جەهانی یەکەمە ئەو لژنەیە توانی بە پێی پلانێکی داڕێژرا و خەڵکی ئەمریکا کە بەشدار نەبوو لە ئەمریکا تا ساڵی 1970 ئەمریکا بەشدار نەبوو ئەو خەڵکە ئەمریکا کە دژ بە ڕایکی گشتیکی گەورە ئەمریکی دژ بەوە بوو کە ئەمریکا بەشدار بێ لە جەنگی جیهانی یەکەمە و ئەیوت ئەمە جەنگێکی ئۆروپیەکانە لە نێوان خۆیانە ئێمە هیچ بەرژەوەندیکمان نییە دەردی عەرەب بەڵێ لا ناقەتەن لەنا فیها وەلا جەمەل بۆچی ئێمە بنکەی بەکولیەن یعنی بەڵام دەسەڵات لەبەر بەرژەوەندی خۆی لەبەر بەرژەوەندی ئەیویست تەداخل بکە ئەم لژنەی کرێڵە دروست کرد چۆمسکی باسیەکە کتێبێکی هەیە هەژمونی ڕاگەیاندن و چۆن ڕاگەیاندن کتێبەکە خۆشبەختانە تەرجمە کراوە بە دوو بۆ تەرجمە کراوە بۆ کوردی یعنی وەکو ئەتوانم بڵێم نامیلکەیەکە بەڵام زۆر خۆشەوەینە من زۆر بۆ خوێندکارەکانیشم ئاماژەی پێم و باسی بۆیانەکەم لە محازەرەکان ئەو لیژنەی کرێلە بە 6 مان بە پێ بەرنامە ئەو کاتە تەلەڤیزیۆنیشتیش نەبوو رادیۆش تەنانەت نەبوو چۆکە ساڵی 16 جاری رادیۆ داهین بوو لە 20 رادیۆ تقریبان کەوتاینە ئەڵێ بە پێی هەندێ ئینی پلانی داڕێژراوە هین و لیژنەی کرێل بە ناوی کەسێک سەرۆکی لیژنەکەیە بە 6 مانگ ئەو خەڵکە ئەمریکایە کە ئاشتەوایی بوو دژ بەشداریکردن شەر بوو
کردی بە ئەو پێڵێ یعنی با بڵین وحش یعنی تقریبا ئەژدەهایەک کە توینوێتی بە خوێنی ئەڵمانی بەچی بەو ئەو هەندەسەڕایە کە کردی و کە چۆن ئەڵمانەکان و زۆربەیشی هەڵبەساوە بۆ ئەڵمانەکان ئەو کاتە طبعا ئەڵمان پێش ئەوەی هتلەر بات بڵێم ئەو ئەڵمانەی نەبوو نازیەکان و شت ئەو فەزاعەت و شتە نەکرابوو چون هەندێ ئەینی ڕێکلام یان پێڵێ موسەقات یان چەسپا کە ئەڵمانیا چوون بەلجیکا و دەستی مناڵیان بڕی و نازان چی خەڵکی ئەمریکا نەیزانی بە بۆنەی ئەو ئینانە ڕاگەانە ئەو ئینە وای لێ هات طبعا ئینسانەکەی جوڵە وەکو چۆمسکی باسەکە بوو بەخێکی بە خوێنێکی ئەڵمانی و بەشدار بوو نەشن و فعلا ئینی تەرازووی ئینیان لا ئەین کرد بەرەو هەوپەیمانە. باشە کاکتۆر ئەنجامی ڕایگشتی دەبێت چی بێت؟ ئەنجامی ڕایگشتی ئەگەر لایەنە تەندروستیەکەی بێ و ڕەسەنەکەی بێ و وەکو وتم ئەمە لایەنێکی تەندروستیکینە دائما ڕایگشتی ئەبێ بگاتە ئامانجی خۆی. ئاماجەکەی چییە؟ ئەوەیە خەلەلێک یان کێشەیەکی هەیە لە کۆمەڵگا لایەنی پەیوەندیدار ئەبێ بێن و بە ئینیکی زانستیانە و حەکیمانە چاکیکەن ئەو خەلەلە. ئەو کاتە ئەنجامەکەی ئەنجامێکی باشە بۆ کۆمەڵگا وەتوانێت بڵم بۆ دەسەڵاتیش ئەگەر حەکیمانە بێ چونکە کەڵەکە نابێ شتەکان خەڵک متمانەی ئەبێ بە دەسەڵات کە ئەمە بەهانایەوە چێوێنە بەڵام ئەگەر لایەنە سەلبیەکەی بێ و چاواشەکردن بێ تا ئاخر تۆ ئەڵێ قسێکی هەیە ئەڵێ توانیت هەندێک خەڵک بۆ ماوەیەکی دوور و مەودایکی دوور و درێژ چاواشە بکەیت و زۆر لە خەڵک بۆ مەودایکی کەم چاواشە بکەیت بەڵام هەرگیز ناتوانانی هەموو خەڵک بۆ مەودایکی زۆر بەردەوام چاواشە بکەیت کەواتە دەسەڵات ئەگەر حەکیمانە بێ لە جاتی ئەوەی بڕات ئەم بۆمبەی بۆ خۆی حازر کردووە شتەکان بە جوانی بکە شەفافەتی تیا بێ ئەگەر شتێکی لایەنێکی هەیە ئەکرێ مەسەڵەن دەسەڵات توانای نەبێ ئەکرێ حکوومەتەیە خوا هەموو حکوومەتە ئەوە نییە بەڵام تۆ بە شەفافانە وای لێ بکە خەڵک متوانە بێ فعلەن بزانێت کە تۆ ناتوانیت و هەر کاتی توانیت ئەوە بێ بەڵام بیت بەینی با بڵین بەهانایکی لاوەکی کە خار خۆت تەنها خۆتیش قەناعەت بێنەکە نەک بەرامبەرەکەت ئەماینە بۆ نمونە با بین مەسەر وەزعی خۆمان و لەوە من ئەماین بێ ئەم مەسئلەی با بڵین کە کەس چەند شەهیدێکمان لە چەند ئینەکە یان مەسئلەی ئەو کارەساتە ئەو خێزانەی تۆ کەسێکەکەینیتە سەر تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆنی دەسەڵات و یەت وەڵاهی من سپاسی بەڕێز فڵانەکەم و فڵان و ئینەکە ئەمە قەناعەت بە شیە کاتەمە من دڵنیام ئەو کەسە ئەگەر نەک زمانی کە پێچەوانی ئەگەر دڵی بدوێنیت قەت ئەو قسانە ناکە کەسێک سێ چوار منداڵ و خێزانێکی مردووە لەبەر چی لەبەر بێنەوتی دکتۆر ئێستا من پرسیارێکی گرنگ لێرە هەیە من بەڕێزت هەمووکو کادیمیەک و هاوڵاتیەکیش لەم هەرێمی کوردستانە باسمان لەوە کرد کە دەسەڵات بە شێوازێکی پلان بۆ دەڕێژاو کە پێڵێن هەندەسەی پلان ڕۆی ڕایگشتی بە ڕاستەیەک بجوڵێنێ ئەگەر واقعی هەرێمی کوردستان لێک دێنەوە بە ئەنجامەکانی هەڵبژاردن بە ڕێژەی موچە خۆرانەوەوانە ڕەنگە 150 کۆمەلگاش لەگەڵ دەسەڵات نیانێ سەر و 50شی ئازادە ئەگەر بابەتێک هەبێ ئەگەر بچێنە نانیە بڕێنە ئەوە هیچ نییە کەواتە ئێمەش بە هەندەسی جۆرێک لە جۆرەکان وامان لێکراوە بێئومێد بین وشیاریمان دابەزێ خۆمان بە دوور بگرین لە ڕایگشتی مووقیفمان نەبێ لە بەرامبەر با بڵێن نادادگەری و نەعەدالەتیەکان وا زیاد لە نیوەش لەگەڵ دەسەڵات نییە و بەڵام ئیشیش دەڕوا و واتە شوانە بەرپرسیارەتی تاک بەرامبەر بە ڕایگشتی چیە دەبێت لە دەرەوەی بازنەکە بێ یانە ئەو قسەیە جوانە من زۆر بەردەوام ئەو پرسیارە لە خۆمەکەم و لە بەرامبەرەکانی شمەکەم و بە جددی ناتوان بڵێم وەڵامێکی تەواویسە بەس بە بۆچوونی خۆم من لەمەیانە زیاتر بەس ئەین ناخەمە سەر دەسەڵات و بەرامبەر ئێمە با ئەوە نەبین هەمووی دەسە ئەی لایەنی خۆمان وەکو تاک ڕاست وەکو با بڵێن کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەمە ئەکەوێتە ئەسوی خۆمان
من ئەبێ ئاسێکی وشاریم هەبێ کە یەکەم هەموو شتێک نەمخەڵەتێنێ بەچی بەسکردنەوەی ئاسی وشاریم دووەم ئەوە بێ بەجددی بێمە سەر داواکاریەکەم بزان ئەگەر ئەمڕۆژ ئەو کێشەیە بۆ من گرفت نەبێ سبێنێ ئەبێ چۆکە کۆمەلگاکەم گرتووەتەوە کەواتە کەسێک ئەمڕۆ مەعاشەکەی نەبڕێ سبەینە هەرێ بڕێ با بڵین ئەو کەسە بەجددی بەس ئەوەی نەبێ بەرژەوەندیەکە خۆ ڕاستە حەقمانە هەر کەسی و بەرژەوەندی خۆمان هەیە نەبێ بەڵام با کورت بین نەبین ئەمەی ئەمڕۆ بەرژەوەندیمان نایەتە یان با بڵێن بەرژەوەندی ئەمێنەکە سپینێ بەریەکەوە بەر بەرژەوەندی ئێمەشەکەوێ چونکە بە مەراحلە ڕوا و شتەکان بە خۆناغەڕۆ کۆمەلگای مەدێ ئەگەر ئاسی و شاریم بەس بێ و خوێنەوەم هەبێ بۆ مێژوهن ئەزانم ئەوە ڕۆژێک بەر ئەینی منی شەگرێ یەخەی منی شەگرێ لێرە خەڵک ئەبێ ئاسی و شاری بەرز بێ با یەک شتیش بڵێم یەکێک بۆ با بڵێن لای قسەیکە هەیە بۆ ئەوە بکەیت بەس دەسەڵات چاواشەی ڕایگەشی ناکە زۆرجا ئۆپۆزیسیۆنیش بۆ مەرامی خۆی شتەکان بەو شێوەیە ئەی باکە بیەوێ خۆی تا دەسەڵاتەکەی بینی دوایی لە دەسەڵاتەکەش خراپتر بێت ناڵم هەموو ئۆپۆزیسیۆن بەڵام هەیەش ئەوەشی هەیە کاتێکتۆر با من لەم بینەیە پرسیارێ بکەم عادەتەن ڕایگەشتیەوەی کە ئێستا چ ئۆپۆزیسیۆن چ دەسەڵات لە واقعی هەرێمی کوردستانی خۆمانە دەیانەوێت دروستیکەن ئەوەیە کە لە ڕێی ئەعلامەوە دروستی دەکەن وانە بە بڕوای تۆ لەسەر شتە باشەکان لەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئیعلام توانیوێتی خەڵک بخاتە دەرەوەی بازنەی ڕایگەشتیەکە کە ئەوەیە داوای مافی خۆی بکە کاماکەوێتە توانە بڵێم ئیعلامی دەسەڵات یاخود ئیعلامەکانی تر بە ئۆپۆزیسیۆن و بە ئیعلامەکانی دیکەوە توانیویانە خەڵک هوشیار بکەنەوە لەو شارەی کە تۆ باسی دەکەی دەبێت هاوڵاتی تاکەی بێت کامیان لە ئیعلامەکان سەرکەوتوو بوون لە دروستکردنی ڕایگەشتی یاخود پێچەوانەی دروستکردنەکە ئەوە ئەزانین چیە طبعاً شتەکە ڕێژەیە وەکوهین بەڵام بە شێوەیەکی گشتی لایەنی بارودۆخەکە و کێشەکان ئەزانێ و ئەتوانم پێت بڵێم دەسەڵات لێرە زیاتر ڕۆڵە بینیم بۆ دەسەڵات خۆی ئەبێتە سنگ مەحک ئەگەر توانیوێتی شتەکان چارەسەر بکە و نەیکات ئەوە خۆی فرسەتێکە یا بە ئۆپۆزیسیۆن وانە دووەم ئۆپۆزیسیۆن زۆر جار لەسەر حەدەسێکی بەڵام بە چاواشەکاری ئەبێ ئەوەیشە وهلێکە وەکو پێم وتی ئەتوانی خەڵک چاواشە بکەی بەس بۆ بەردەوام ناتوانین بدێت تۆش دەسەڵاتیش نەبی سوود یان لە هەلەکانی عینەکانی دەسەڵات بەریت بۆ مەرامێکی جیاوازی خۆتینە بەڵام بە شێوەیەکی گشتی کۆمەڵگاکە ئەگەر دیموکراسی بێ هەردوو لە ئەتوانن خزمەت بکەن بەچیەوە ئۆپۆزیسیۆن ڕاستە بۆ مەرامی خۆی شەکات بەڵام لە هەندی لەو مەرامانە خۆشەکان هەمووی چاواشەکردی نییە شتی ڕاستی هەیە من ئەو شتە ڕاستیانە توانم کە لێرە ئەڵێم لێرە بۆیە ئەگەڕمەوە ئەو خاڵی کە پێم ئەینە ئاستی هوشاری خەڵک من ئاستی هوشاری خەڵکۆ ئەبینم ئۆپۆزیسیۆن قسەیەکەکە ئەگەر بینیوە بۆ مەرامەکەی خۆیان ناچم لەگەڵە تا ئەمەرامە بەڵام ئەو حەقەتەی کە تایەتی وەریەگرم و سوودی وەر لەگەڵ ئۆپۆزیسیۆنم تا ئەو کاتەی حەقەکەی خۆم بەدەستێنم لەوە زیاتر بینیم ئەچمە لایەنێکی چاواشەکاریەکە نە ئاسی و شاری وامێکە من بۆ نمونە پێتەڵم کەسانێک لە ئۆپۆزیسیۆن داوایان کردووە وەکو شخصی خۆم چوومەتە خۆپیشان خەڵک وتوێتی تۆ بڕوا بەو کەسە وتمە نامەن بەر بەڵام ئەو شتەی کە ئێستاینێکە ئەوە ڕاستە لەگەڵ بەرژەوەندی من بەرژەوەندی کۆمەڵگاژی من تا ئەوەی لەگەڵیان زۆر باش تا ئەوەی لەگەڵیان فشارە خەمە سەر دەسەڵات قەیچەکە چۆن دەسەڵات شتەکانی خۆی بەکارێ منیشە بۆم هەیە دەینێکی خۆم ئەو میکانیزمی خۆم بەکاربێنم تا فشار بەڵام ناچم لەگەڵ ئۆپۆزیسیۆن ئەو مەرامەکانی خۆی جێبکات ئەوە نییە من لە حەدێکە وەسم تا ئەو کاتە ئەو لە بەرژەوەندی من ئیشەکات من لەگەڵ یابم بەڵام و لەگەڵ دەسەڵاتیشە ئەگەر شتێکی کرد دش بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ڕاست بوو چۆکە ئۆپۆزیسیۆن هەموو جارە ڕاستیش نییە ئەویش بۆ منە منیش ئامادەم لەگەڵ دەسەڵات بم تا ئەو کاتەی کە لە بەرژەوەندی خۆم و کۆمەڵگاکەمە ئەمە شێ ئەمە ئەم باڵانسە ڕاگرێ
معریفە ئاسی تاک ئاسی وشاری تاک چاواشە نەبیت بە هەموو شتێکەوە چونکە تۆ خەڵکی سێمای قسێکی جوانەیە ئەڵێ گەر یەک جار خەڵەتانت بن خوا بتگرێ ئەگەر دوو جار خەڵەتان بن خوا من بگرێ وانە ئەمەشێ بۆ چۆکە ئاسی وشاریم ئەوە نەبوو کە من جاری یەکەم خەڵەتان فێر ببم هەرە چم بە شوێرایی خۆم و بە دواتەکەم ئەمەشە چی دەسەڵات چەند ئەو دەسەڵات خەتابارە من دوو ئەوەنە بۆ چۆنکە ئیتر و قسەیکی پێغەمبەریشی هەیە ئێوە لە کەناڵی گرینە جوانە لا يلدغ مؤمن من جحر مرتين مسلمان لە دوو شوێنەی لە دوو شوێنەوە جحر يعني باب لە شوێنێک لە دوو جار نەکەس لە شوێن جحر دائما هی ماروهینە ئەڵێ تۆ بە جارێکی زانی دوم جارە بێ بزانێ زۆر باشە دکتۆر من ئەو پرسیارەم هەبوو ڕەنگە ئەم پرسیارە گەر لە وڵاتێک بوونایە ئاینەکان لەوێ ڕۆڵیان نەبووایە یان بێڕۆڵ بوونایە پێویست نەدەکرن پرسیار بکەن بەڵام لە کۆمەلگای ئەمەیە لە کۆتاییە ئاینەکانیش ڕۆڵی کاریگەریان هەیە لەسەر تاکەکان توانین بڵین ئاین توانێت سوودی هەبێ بۆ جوڵاندنی ڕایگشتی بە دیوێکی ئیجابی یاخود بە پێچوانەوە زۆر جار بەکاردێنێت بۆ کپکردن واللهی یعنی من وەکو کەسێکی ئەلمانی پێدەڵێم ڕێزم هەیە بۆ هەموو ئاینێک و بۆ هەموو مەزهەبێک بەلامەوە ئەمانە شتی ڕۆحانین و ئینە ڕۆڵێکی زۆر بە تایبەتی دەردی خۆتەڵێ لە کۆمەلگای ئێمە شەرق بە عامەتەن ڕۆژهەڵات ئێمە کەسانێکی زیاتر بەرەو ئاینەچین و بەزیاتر حتا کەسە ئەوانەی کە بە ئاینمانیە لە ناخمانەیە چۆکە لە کۆمەلگایەکی ئەوەژی ڕۆحانی ئەوەیە ڕۆڵێکی هەیە زۆر بەڵام بەداخەوە ئەبینیت ئێستش لایەنی ئاینەکان ڕێزم هەیە من ئەمە باین ناکەم بەڵام هەندێک لایەن هەیە ئەوانیشە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن تەنانەت دەرەوەی دەسەڵاتی هەرێمچەکە ئەجوڵێنن و با بڵین متمانەی خەڵک و با بڵین بیرروبارە سادەی خەڵک ئەقۆزنەوە بۆ بەکارهێنانیان بۆ شتێکی یعنی با بڵین مەرامێکی تایبەتی خۆیان بەڵام لایەنی ئاینی و بەردەوام یەکێک لە هینی ڕایگیشتەکان مزگەوتەکان بووە کلیساکان بووە ئەمانە خەڵکیان جۆڵانەوە کاتی خۆی بۆ شۆڕشەکانی ڕابردووی کوردیش هەمویان لایەن کەسانێکی ئاینی نیشە لە دیانەتی مەسیحیشە زیاتر ئەم شتانە ڕووی داوە کەسانی ئاینی بوونە خەڵک ئەسلاح بوونە مارتن لەوە سەر و کارڤن و نازام چی ئەمانە لە لای ئێمەشە کەسانێکی مسلح و هین بوونە کەسی ئیماندار و شت بەڵام باینێکی با بڵێن ئەوەیشە ئەبێ وریابە خەڵک چونکە لە خەڵکی ئایندار بەدا ینی بە ڕێزمەوە بۆی زیاتر بە حکمی ئەوەیە تەسەوەرەکە هەموو شت هەر کەسێک بێت دوو قاڵ الله و قاڵ ڕەسوول وازانی تر ئەمە کاسەکە ئیماندارەوەینە نا بەداخەوە هەندێک لایەن هەیە بە مەرامێکی سیاسی بەکارهێنێ و بینیمانە حکومەتان و شتی بە ناوی ئیسلامی شت بوونە بەداخەوە لاینەکە و زۆر بۆ نەچین مەسئلەی داعش و ئەو شتانە کە ئینی ئەم خەڵکەی بە تایبەتی توێژی گەنجی این کرد بەڵام دوایی بۆمان دەرکەوت کارەساتی هێنا بەسەر کۆمەلگا و تەنانەت کارەساتی بەسەر ئاینەکەیشی هێنا ئاینەکەی ناشین کرد بەرابەر خەڵکانی کە خەڵکی سەر بڕۆ زۆر خەڵک بینەکەی ئەڵێ دینی ئەڵێ داعش ئێمە دکتۆر دێنەوە سەر هەمان قسەی جەنابەت لەگەڵ یان نادەبین لەگەڵ هەر گروپێک کە لەناو کۆمەلگاکەی خۆمانایە هەر ڕایەک کە لەناو کۆمەلگاکی خۆمانایە لەگەڵ ڕاکەیە دەبین چاو کاتی کە بە هوشیاری خۆمان بزانین لەگەڵ بەرژەوەندی گشتیایە ئەو کاتێک لە بەرژەوەندی گشتیەکە ترازا لەگەڵ یان ناگەین من ئەمە بۆ چوونی منە ئەڵێم دەسەڵات چەند خەتا هەیە لە چاواشەکردنی خەڵک ئۆپۆزیسیۆن کەمتر بەس هەر هەیەتی بەڵام خەتاباری سەرەکی ئەبێ ئەو کاتە ئێمە بین ئێمە ئەبێ کار نەکەوینێ ئەوەش بەچی بە دوورکردنەوە لە با بڵێم سۆزی بێحەد و بێلایەن من لەبەرەوەی حزبەکەی خۆم لە دەسەڵاتە ئیتر ئەتا ئینی لەگەڵا بم یان حزبەکەم لە ئۆپۆزیسیۆن یان سەر بەم ئایم بە ئیتر هەموو شتی ڕاستە نا تا بەرزەوەندی لەگەڵ کۆمەلگا و لەلایەن ئاین ئیسلامی و لەلایەن جەوهەری ئاین و ئینەکانە ئەوە بێ من لەگەڵی ئابم بەس ببینم کە خزمەتی مەرامێکی تایبەتەکە ئەبێ ئاسی وشاریم لەوێ باڵانسەکەی ڕاگرێ بڵێ
نەیکەی باش. ئەو کاتە تو بوویت بە کۆیلێ ئەو کەسانە و ئەو لایەنە ڕابوەستە. زۆر باشە تۆجان زۆر سپاس دەکەین دەرفەتمان نەما سپاسەوەی کە میوانی پێیان ڕۆژ بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بەرگەو بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان نەسپێرین ئاسوودە و کامەران خاتان لەگەڵ.